سڵاوتان لەبێت خۆشەویستانم کاتتان باش هیوادارم زۆر باش بن تەندروست باش بن زۆر دڵخۆشم کەوا لە پرۆگرامێکی دیکەی تامیستە ڕێگا هاتمەوە خزمەتتان بۆ پرۆگرامی ئەمجارە بڕیارم داوە سەردانی شوێنێکی زۆر خۆش بکەم شوێنێکی گەشتیاری زۆر خۆش بێخاڵ اینجا نیشانتان دەدەم لە ڕێگەی بێخاڵ چ شتێک هەیە تاوەکو ئێوەش ئەگەر هاتن و تاقی بکەنەوە ئێستا لە خەلیفانم لێرە لام داوە دەمەوێت نانێکی بەیانی خۆش بخۆم بێنگۆ ناخۆش لەگەڵم وەرن دوکانێکی جوان و خنجیلانە سلام علیکم باش کاکە ئەحواڵتکوە ماندی نەبێ سپاس دەکەین مەمنونم ئەتەکەوی ئاواتان زۆر سپاس مەمنونم بەخێر بێن وەڵای زەهەیە لە خۆشە هەیە ناخۆشە بەخێر بێن سەرچاوم لە خزمەتین عەلی بەگ عەلی بەگ زۆر بەخێر بێن بەڵێ هەیە وەڵای خوانی بیانیان نیسکە و هێرکێ و ماستە و قەیماغە و نۆکا و ئەو شتانەیە لە خزمەت داینە باشە الحەمدولیلا ئەرێ وەڵا هەیە گەشتاری زیاتر دێ زیاتر ئینترا بەلای گەشتاری بەری بەخوای سبەینا 4:45 ئەوە دێن ئەرێ وەڵا لە خزمەت داینە زۆر بەخێر بێن سەرچاوانم باشە الحەمدولیلا گەشتاری نەبی ئیشەکە نییە ناوەڵا هەمووی گەشتاریە زۆر بەخێر بێن سەرچاوانم بەخێراتنی کەلایەکەش تا دەکەم سەرچاوان بەخێر بێن سەرچاوانم لە خزمەت داینە هێستا وەرن دانیشتن خزمەت بکەین لە سەرچاوم لە خزمەت داینە سەرچاوانم زۆر بەخێر بێن لە خزمەت داینە فەرمو بەخێر بێن سەرچاوانم والديان مبردة كجدانش تصاوري بكم والله لخوي بزياد بي سلامت بي اخوا والله ونم دزاين خرج خلفنا وها اونا كان الامراء دكان شيء كان الأمراء ويبزاينا ما ترسي ايه دكان الامراء كي ناخذ ترسي كل يوم خدمتي كي طب يعني لما رنا نادني هي ناي نادني او كويشة هي ناي نادني لأخذ دي تمتعمي نعم ما في انا استاك كريم اسمعي بعزاي خوتي لك بدو هزار سيازا خوتي لك اروح يعني استاهل ناس ناني بدات الميجي زوربي نايناتي علي والله كان سيبر شيدين لنا يخون انا كاكا من نادري في عوقش نخوها نرمي كل روجنا بلا بيتان نرمي كنت تكتم لي درناي بهالسينه بس ديال اشتكيه انا بخوي ها عندك نير من دريانه بخوي زاد ديال اشتكيه اشتكيه زايرنا انا كيف خون بعض اوي بام داركش ايونك الاخويا سلساول مين مين خام حد بس تاخذ حسنية لخير الثاني بخير ده كان يد مسؤول نعم سوين بخوي ام زور حزم لنا نسبينانو هستم يكم شد دبينا نسبينان بخو تاوري خوارنا كدكم لبومبي وايش بينرم بن الدستكان تاخذ به سلامة زياد اخوه أي والله تعال خش معنا وبينا والله دست تخوش بيتن أوي هي بس زوري زيادة شا دستكان تخوش بيتن والله سبينا نيس بزور خوش بس دي أولو ناقينا عادة لما يعني سبينا نيس شيليني زور بتاعه ساعة 20 منابة أي دستكان خوش بيتن كاكا أزيتم دان بوس بيني قلق ممنون قيماه وهنجين بلي نا والله تخوان ناني سبيني بلا فايدة خوام او كابري امنا ناس عندنا بمناسي دزاين امتن حزم لنا ناس
زۆر خۆشە نانەکەی دەخۆم بەردەوام دەبم. خۆشەویستان لە کۆتایی دەگەیشتمە هاوینە هاواری بێخاڵە هەر وەکو لە سەرەتای پرۆگرامەکەدا باسم کرد بەرنامەی ئەمجارم تایبەت کردووە بە بێخاڵ شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە هاوینەوە گێرمایە بەڕاستی دەبی سەردانی ئەو شوێنانە بکەم هەم فێنکە هەم کەشەکەشی زۆر خۆشە اینجا کۆمەڵێک دوکان دەبینم پێم خۆشە بڕۆم سەردانیان بکەم بزانم چه هەیە لەو دوکانانە و بە ئێوەشی نیشان بدەم وەرن لەگەڵم. ئەوجا لێرە دوکانێکی زۆر جوانم دێ نانی سبەینانیشیان هەیە پێدەچیت خوا. سەلام عەلەیکوم کاک پشتیوان؟ کاک پشتیوان بەخۆتی لۆ دەرێ بڕۆکنە ئەوە. ئاخرم دەست بتاوانیا ئەوتە خۆ بەقسەی بەدەستی ناکەین ئاخر بە دەی قسەی دەکەین. کوی ئەحواڵت خوا باشی سەلامەت بێ و لە مێژە دوکان تێ لێرە؟ بەرێ 30 سارە لێرەمە 30 سارە لێوکانێ وڵای جەم هاتیمە بەرنامەش تایبەت بکەم لە بێخاڵ دەبێ بزانم گەشتیار چ کاتێک زۆر سەردانی ئێرە دەکاتە زیاتر وەسلی هاوینەیە زیاتر مانجا ئەو پێشت نوێە مەکتەبدادێ زایکۆ بیتن زستانان ئێرە هەیە گەشتار هەیە بەس بەکمی چ گەشتیارە زیاتر سەردانی ئێرە کۆڕەکی تەرەفلی چ بووانە لێرە نێزیکە؟ بەێ ئەی زۆر باشە نانی سبەینانیشتان هەیە؟ مشتری بەردەوامت هەیەوانە گوتیان گلەیان هەبوو گوتیان نانمان تاقیر لۆ دەیلی چێ مەسەلا؟ والله أنا مشتري بدوام بيانات مثلا ليرة دەژین لە چێنە؟ إيران كان داري وكان منتحلنا هەمووی هەما منتقەینە لێنە ڕۆژانە سعات چەند دوکانی دەکەیەوە والله شش وانا بينزل شش ليران كيلو حتى ديشوية حتى بس مطعمة أي سرجي تو مطعمة وكانوا فاني سويناش خواردنە چی دیکە هەیە؟ والله قيمة غسد ومكرمية هيكيا ماستا راستی لەسەر نانی سبەینان زۆر نییە؟ بخويا كتر باربي هاوينا باب أنا وقتي كنا كمان کەمە زياتني وانا كباب وكشري وقوزيواني ئەو خواردانە هەیە لێ لە ساغ بیتر زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم ئەو گۆچیان کات زام چێ هونەرمەندە سەلام عەلەیکە لۆ دەڕۆی باش کاکە ئەحواڵتوە سەلامەت بمەمنون ئیزن هەیە دانیشتم سەلامەت بیە لۆ دەڕۆن گۆچیان هونەرمەندە دەنگە خۆشە هونەرمەند ڕۆیشت بەڕاستی؟ ئەو لۆ ڕۆیشت بانجی کە تخوا میوانم هاتیمە مەحقولە بەزیم بێرم بڕۆم کاکە میوانی هاتی ئێرە گەشتیاری صاحب مطعم صاحب مەتحەمی گەشتیار زۆر لێرە دەکاتە زۆر باشە کاتێک زیاتر مەسەلەن زۆر قەرەبارغا بەخۆی شەم و یەکشەم چوارشەم و پێنجشەم زیاتر عەرەب شەم و یەکشەم چارشەم پێنجشەم قەرەبارغا زۆر ئەدی جومعان جومعان وەکو پێویستی لە بەرەوەی کورد کەم دێت کورد کەم دێت ئەدی گەشتیار عەرەب گەشتیاری عەرەب چارشەم و پێنجشەم شەم و یەکشەم لەبەرەوەی شەریکاتە ئێرە هەموو شەریکات کە هات یەکزار زۆر دەبێت دیمەش زۆر جوانی هەبوو هەل لە پاڵەتیایە بەخێر سەلامەت بیە خواردنەک زیاتر لێرە دەفرۆشرێ مەسەلەن زیاتر برنج و مەرەگەیە برنج و ملیشکە کەبابە تکەی ملیشکە تکەی گۆشتە جەرگە قۆزیە ئەو شتانە ماسی زۆر دەفرۆشرێ ماسی ئیشی باش ماسی هەیە لێرە ماسیەکان ئیچێن دەرە ئەو لە ڕانی دەینێمە ماسیڕانیە جە ماسیڕانی بەناوبانگە خۆ هونەرمەندەکە نەهات گۆرانی خوانو بڵێ وڵا نازانم هەیە چێ دەنجی خۆشە لێرە؟ وڵا بەس بارزانە وڵۆ کاک بارزان دەنجی خۆشەویش ڕۆیش دا هونەرمەند کو دەبی بڕوا شەرمێ بکاوە نییە؟ بارزان بانجی کاک بارزانی بکە ئێستا بابێ گۆران چ خۆشمان برێ جا ئێرە شوێنێکی زۆر خۆش بوو ئەو چیایە زۆر سەرنجی ڕاشێ شامۆرن لەگەڵم بە نیشانتان بدەم هەردێ بێخاڵ یەکسەر هەست بە فێن کاتی دەکەی گەرم نەبووە کولای خۆمان ئەجا ئەمن ئەو دانیشتنم زۆر پێخۆشە زۆر پێم جوانە ئەو دانیشتنەی ئێرە تەمەش بەس وەرن ببینن تەمەشای ئەو کانیە جوانەی ئەو ئاوە ساردەی ماشەڵڵا
ماشەڵڵا لەو کوردستانە جوانە لەم شوێنە دڵڕفێنە ئاوەکی خۆش بێرەدا دڕۆ زۆر ساردەیانی زۆر خۆشە کاکارزانیش نەهات گۆرانێکمان لە بۆ بڵێ ئەمە دەچم ناو بێخاڵ بەردەوام دەبم لە پرۆگرامەکەم. ئەوجا هەر لە دێ خوارێ ئاوەکی جوان لێرە دەڕواتن هەوای ساردی لۆ دێ زۆر زۆر خۆشە کۆمەڵێک دوکانیش هەیە ئەگەر ئەتوی گەشتیار هاتی ئێرە نعلی بکڕە شۆرتی بکڕە کڵاو سەلام عەلەیکوم باش کاکە ئەحواڵتوە سەلامەت بی تەندروستیت باشە سەلامەت بی یاخوا جێوی ئەو هاوینە و گەشتیار کووە ئەو ساڵ بەهام خراپە ڕاستە قەرەباغیە بەس ئەو بازاڕە نییە یعنی قەرەباغە بەس بازاڕ نییە بالضبط ئێستا لۆنمونە چۆلە و خاستن ئەو دوو مانگەکە معاشنی زۆر خراپە گەشتیاریش لەگەر معاشیە بالضبط بازار لەگەر معاشیە ئێستا لۆنمونە عاشوڕایە خەڵکەشی زۆر کەم دێت نایێت یعنی لەبەر بۆنیان هەیە لەبەر هەندێک ئێستا لۆنمونە کە دوو مانگیشە معاشنێ بازار زۆر خراپە یعنی گەشتیاری کورد کەم ڕووی لێ بکانە دەکات هەر نییە نەکە بەڕاستی یعنی هەموو لەبەر معاشەکەیە بالضبط یان کوردیش بەخۆی هەندێک کەم سەفەر و شتی دەکات ئەوەش نییە نا هەیە ساڵانە ڕێژەکی باش دێ کورد بەس ئەو ساڵ زۆر خراپە ئەو ساڵ زۆر خراپە وڵاهی بەداخەوە نزانم چ دەفرۆشی مەسەن ئەو شتانە زۆر سەرفیاتی لێرە هەیە پێداویستی ناو ئاو کە خەڵک دەستێنە ئەو شۆر شۆرت و نالو گەمی منداران ئەوەی بەری بزڵ سەعات چەند دوکان دەکەنەوە تاسەر هەمووی بەگشتی بازاڕەکە بەگشتی لۆنمونە ئێستا ساعتە شتەکرێت و ئێوارانیش عەسەر قەرەباغی هەتا دەی دوازدەی ئەو دەور زۆر باشە خەرچی ئێرەی بەری ینی لێرە دانیشتوانیش دادەنیشتتن یان بەس شوێنێکی گەشتیاریە نا خۆی ئێرە شوێنێکی گەشتاریە گوندی بێخاڵیش لە گوندی بێخاڵ زۆر باشە دەستەکان خۆشبی زۆر سپاس دەکات زۆر مەمنون هەروەکو برای باسی کرد دیارە ئەو چەند مانگەی گەشتیار کەمە لەبەرەوەی لە عێراق بۆنێ عاشوڕا هەیە شتی زۆر ئەو شتە جوانەی ئەوە چی ئەوە؟ ئەوە خوا ئەوە چەند جوانە بە چەندیەوە؟ بە 4000 ئەو گڵۆ پشتی پێ دەبێ؟ وەڵاهی جوانە وەگاتمەوە لەو کوڕەکەم دەکڕم یعنی منیش مندارم هەیە نانە دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم وەڵڵا چەند جوانە زۆر جوانە دەبی شتێوها ئەنتیکە و پەنتیکە بێت تا سەرنجی گەشتیاری ڕابچێشی بکڕی خواوی لە پرچی خۆت بدێ ئەو هەورێ چەند جوانە شتی ئەنتیکە و جوان هەیە ئەوزە خوات وەرن جێی خۆش سەلام عەلەیکوم باشن أحوالتان باش ماما جام كوي بكم في مصايف الدخان قلق ممنون أهلا وسهلا بكم عرب كردستان العراق نعم كردي عرب نعم لو عرب لو كردي نازانا نعم كردي ما نعرف كردي نحن ما أعرف كردي ما نعرف كردي أمني لا أعرف عربي ما تعرفي عربي؟ حلو والله ما معكم مترجم هون؟ مترجم؟ ايه وضعي سوقي شلون؟ وضع السوق؟ وضع السوق ممتاز جدا ممتاز ايه والعالم الحمد ما شاء لله الله ان شاء الله الممتاز إيه الحمد لله كله ممتاز ايه منين افتهم ليه بتبقى لك الله يخليك يا رب الله يبارك فيك شكرا لك سلامة بتم عندك عاوز عربة عندك شتي تام كم بخوم نعم بدي عندك شتي تام عادي اكل يا شنقور بدك تاكلي؟ تاكلي؟ إيه تفضلي اهلا وسهلا سباس شكرا يلا شتي خوشي اوتسي اوتسي شو اسمه؟ هاي من السما مال السليمانية مال السليمانية قصدي السليمانية وهاي من السما كمان كانت خوش عم بخوم قولي اواني ايش قتكا صغيرة تحت لك نعم سباس بخوم يا شباب يا طالب
شو حلوة زور خوشة أنا خلاص تمام هاي زين هاي درجة أولى زور سواف أو بريبيك ولا إذا كان يلا يا ايه ايوه أخي ايوه شركه شركة اي والله شتي خوشتان هنا هو سماقي شي اكلي والله بدون هذا سماق الاكلي هاي شنقر بنقر هذا السماق هذا شنقر بنقر هذا السماق هذا مال اربيل سماق هي اربيلة مال اربيل ايوه وهي البضاعه كلها مال اربيل حلوة سماقي اربيل حلوة احلى شعب واحسن شعب والله واحسن شعب بالعالم شكرا شعب زور أربيل. زور شكرا زور استاذ الله يبارك فيك شكرا لك مدام شكرا كثير عربي انا ما اعرف عربي والله انا ما اعرف لا ما اعرف ابدا والله خذ فيركا خذ فيركا والله ما اعرف خلاص ختيار قشتي يعني كردي دي كاكا دي كنت لتبدا ختيار ما يتعلم كردي والله خلاص كبير راحت عليه اتو فيربا راحت عليه اي لو انت فير عربي نابي انا عربي انت زين ليش ما احكي عربي؟ عربي لا عربي بس انا ما هاي يقول انا عربي جنزن ليش عربي جنزن سوا نحن ما صرنا زمان شكرا كثير اهلا وسهلا تفضلوا بنتو خوش حالو شرفوا بنتو استاذ خوش تشرفت نحن شرفنا فيكم يا اهلا وسهلا زور بس هذا خوش بي زور ممنون ده زور خوش ما وقت بدا خەوەرچەنە عەرەبیەکەم زۆر خراپە بەس مهم ئیشمانڕانە وەستا و لە یەکتری تێگەیشتن شیرینیمان خوارد و بە شیرینی قسەمان کرد و شتی خۆشمان وەرگرت و کاکە بێخاڵ لۆ ناخۆشە بێخاڵ زۆر خۆشە زۆر شکران کتیر شکران ئێ وەڵڵا وابزانم کافتریا و شتی شێ لێرە لۆ خۆی گەنج دادەنیشی اینجا هەر لە بێخاڵ دوکانێکم بە بەرچاو کات ئەگەر گەشتیالۆ خۆی بێرە ئێرە یادگاری تۆمار بکات وێنێ خۆی لەسەر کوپ و مافور و تیشرت بکات زۆر جوانە سەلام عەلەیکۆم ئەحواڵتۆ تەندروستیت باشە ئینشاءڵڵا هەر باش بی فکرەکەتان زۆر زۆر جوانە لە کەنجێ دوکانت لێرە هەیە تقريبا هو مدة 3 ساڵ 3 ساڵە خەڵک خواستی لەسەر ئەو شتانە هەیە لەسەر ئەو بابەتانە بالتأكيد ولا خواستي خلقك يا مدام وەنیا هەرمای تۆ لەوانەیە مندار و شت زۆر حەزیان لەو تیشێرتانە بیا شكي مزياتر لقر من داليا لەگەر منداڵیە تيشيرت كان ياخذ كلاسة كان زياتر حەزم من لێ داليا سپەم یعنی ئێستا من نەکەم والله بتصعب ئەو مافروشتەکانیش زۆر زۆر جوانە فکرەکە ئەوش جێ ئەلبومیە و یڵا من با تیشێرتە چی بکە یعنی هاڕستن اسمك كيف خوتم بيبدا بتصعب ئەتە لۆم خەتەر تیشێرتەچی بەس کوڕ ڕسمت پێ بدە اسمك لري موبايل اگر ايفون بيتن لرقي اير دروب ياخذ كيبلا ئێڵە زۆر باشە دەستا با ڕسمەچی خۆم لە بۆ بنێرم ئەوەش ڕسمەکە زۆر جوان دەرچوون بە فلتەرەوە طەبعاً ئەو ئێستا چمان لە بۆ دەکەی و ڕسمەکە گەیشتە کنجە لابەر اسمك قياسك تو ورقري سايزي تيشيرتك سايزك سایزەکەم لە وەردەگری سايزك چەند بتن لا يك ساڵی هەیتن تاوەکو دو باشە بەس ئێکستراش بزانم ئەو فکرە لە چێن دەرهاتیە ئەوە ڕسم بستە سەر تیشێرتی خۆی بڵێن فکرەکە لە چی هات ینی ئەو شتانەمان دیتە لە شوێنی تر دیتی تمانی لێرە شتیوان نەبوو ئەو جامیشە هەیە دوکانت لێرە هەیە ناتوانانی تری هەیە دانیشتر لەو خوارەوە یەکەشتریان لەولەیە ئەوەیان زۆرە لە هەموو شوێنێک ئەم بابەتە هەیە ئەدەکەوت کەنجە دەردەچی
کەمتر لە 5 دقەیەوێت إيه باشا سایزی تیشێرتەکەت والله إكس لازم يوقع بعرف ما قاش قوري بلا فشلو بيشي لك يا بس لا بيشي خۆ ئێمە بەس لە أنا بس لا بيشي بتخو من بەڵام داري ئەگەر داواکاریە بیت ناتوانانی لە أنا بس لا بيشي بتبصى بابين بدو باب بيبا دكاني بزانت ست هيا ويج يا انت خواته مشاكل زۆر باشە دەستەکان خۆش بێت وەرە کچی گچکۆکەت هەبی ئەوەی لەبەر بکە ئەو جا مەیخۆ ڕاست خلاصی کە و تۆ بەجارەچی وەرن عینە چی جوانیشمان هەیە بزانم جوانە لێنێ کەم شێخم بکەم دوای ئەوەی ویستم بەسەر ئاوەکەیکەوەم بچمە سەرەوە بەس بەڕاستی ئاوەکە ئەوەندە سارد بوو نیوێ زیاتر ڕۆشتم بەس هاتمەوە خۆم لە ناو ئاوێنە ئەوجا لە بەرامبەر بێخاڵ لە بەرامبەر ئاوەکە مەطعەمێکی زۆر خۆش هەیە دەمەوێت بچم بزانم چ هەیە چی لێیە ئەوجا هەر لەو مەطعەمەی کە باسم کرد وا دیارە ئێواران ئاهەنگی لێیە تاوەکو جەوی گەشتیاریەکان خۆشتر بێت زۆر جواندیان نایە گیتارەکەم دیت لە دووڕە بەڕاستی زۆر هیلاک بووم یعنی تەسەورم نەدەکرد ئەوەندە بەرزاییە زۆر ماندی کردم ئەو جار وەکو باسم کرد لە بەرامبەروی چێشتخانەک هەیە زۆر جوانە ئێرە شوا دیارە ئێواران ئاهەنگی لێ دەجێڕن ئەوجا گیتاری زۆر جوان لێ و پێم خۆش بووەندە گیتارتان لە بۆ خۆم بە خۆم پێشی بەرامبەر ئامۆزاجە بەخۆی باش نیمە بەس پێشترێ دەمزانی بەس دەبیرم چووە دەمەوێت بچمە لای کاک فرسەت هەندێک دەربارەی چێشتخانەکەی قسەم لە بۆ بکاتن چێشتخانەکەی هێرۆکو باسم کرد زۆر جوانە و بەرامبەر ئاوەکەیە سڵاوت لێبێت کاک فرسەت زۆر سپاس دەکەم زۆر مەمنون هەموو شت باشە بخير بنا الحمد لله الحمد لله هەموو شت باش دەبێ ئینشاءالله پێشەچی وەکو ستافی مەطعەم زێڕینا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین زۆر بەخێر بێن سەرچاوە زۆر سپاس دەکەم زۆر مەمنونم چێشتخانەکەتان زۆر جوانە ئەو دیمەنە جوانە هەر قایبی لێولەی دابنیشی تەماشای بکەیت زۆر سپاس لە بۆ توش پێم خۆش بزانم دوکانتان سەعات چەند دەکەنەوە هەتا چەند گەشتیار کۆڕی لێرە دەکاتن زۆر بەخێر بێن سەرچاوە مەطعەمی خۆتانە زۆر سپاس ئێمە لە خزمەتی هاوڵاتیان داین لە خزمەتی ئێوەداینە زۆر بەخێر بێن سەرچاوە بەنسبەت مەطعەمی ئێمە 24 ساعت کراوەیە 24 ساعت کراوەیە ئێمە وەکو ستافی مەطعەم زێڕینا لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویست داینە بە 24 ساعت بەڕاستی لە خزمەت هاوڵاتیانە ینی 24 ساعت مەطعەم کراوێتەوە زۆر خۆشە ئەوەشم دیرە لێ گۆتان شەوان ئاهەنگ و شتەیە جەوەکە خۆشتر دەبیتنەوە هەموو ئێوانە ناوێت میوزیک و شتەیە زۆر بەخێر بێن ئێمە وەکو مەطعەم ستافی مەطعەم زێڕینا ستافێکی موزیکمان هەیە لێرانە مامۆستای هونەرمەندن مامۆستای هونەرە جوانەکانن کاتێک کە میوان ڕوومان تێکا گەشتیار سەردانی ئێمەیەکە ئێمە بۆ جەو خۆشکردنی گەشتیاران بۆ دەخۆشکردنیان سەعاتێک مۆسیقیان بۆ لێ دەین ئاوازەکی خۆش لەگەڵ گۆرانی و هەڵپەرچەیە هیوادارین بۆ داهاتوو بێ ئینشاڵڵا ستافێک بێنەوە سەردانمان بکەن بەڵام ئەمڕۆ کە ستافەکەمان ئامادە نیە لێرانە لەبەرەوەی ڕۆژی فستیڤاڵی ڕواندوزە لە پرۆڤەدانا بە داوای لێبوونەوە زۆر بەخێر پێم خۆشە بچمە لای شێفەکەش زۆر بەخێر بێن سەرچاوە فەرمونەمە لە خزمەتدانە ئەی ماشەڵڵا ئەوان دووری لە دوو ڕاجوانە سەلامەت بێ یاخوا شێفەکەتە وەستا گۆران کاک وەستا وەستا کوی ئەحواڵت باشی سەلامەت بی یاخوا گوتیان کە بابەکەت زۆر خۆشە وەڵڵا دەزانم مەهنەکەی چییە بەخۆی کەباب شەرت زانینە لە گۆشتەکەی
ايه دەبی گۆشتەکەی باش بێ بحكم مش قصابه تقريبا 15 ساعة قصابي وكذا تقريبا 7 ساعات 6 ساعات شوستاي كبابي ما زۆر باشە هاتمە خۆستایەکی باش کەبابی خۆش بخۆم ئەخەر تۆ دەی مەسعدەکەی دەبی ئەمش ڕای خۆمی لەسەر بدا ئەی وەڵی دە باشە بەس پێم برێت چ گۆشتێکی لە بۆ بەکاردێنی ئەمە گۆشتی بەرخێکەی لێ دەکەی گۆشتی گۆرێک گۆشتی بەرخ و گۆلگی ئەوجام لە جێیەک کەش کەباب و خوارد گۆشتی بەرخ و گۆلچیان دەکردێ زۆر زۆر خۆش بوو بزان چی کە هەیە لە مەطعەمەکەتان خواردنی دیکە گۆشتە و جەرگە و سینگی مریشکە و مەشویاتێ قۆزی هەیە هەوەیە بەرنامەیەک باشمانەیە ئینشاڵڵا بەرخی کامل داین لە تەندوری دادەنێن خوا بەڕاست ئەو تەندورێکە ئازرە بەسەشتا بەرخەکە نەهات وڵی شانسم نەبوو ئەوڕونە گۆرانی هەبوو نە بەرخ لە ناو فڕنی بوو زارشکە کەبابەکە دەکەن بەدرێنەوە زارشکە ئینشاڵڵا ئەدی گۆشتەکەتان ڕۆژانەیەوە نییە گۆشتەکەمان هەموو فرێشە لێ کەبابەکەت خۆشە ئەوە تەماشەوە گۆشتەکە مۆری قەسابخانەی پێوێ ڕۆژانە گۆشت بە فرێشی دێن لە ئێرانە لەکەم جێەوە خەریکی دەبی مەسەرم بە چەندی ئەو هەموو شیشە ئامادە دەکەی خلاص نابێت تا ئێوارەیش ئەوەکە دەی لە شتان ساغبی ئینشاڵڵا چ ڕۆژێک مەسەلەن گەشتیار زۆر سەردانی ئێرە دەکا سەرتان زۆر قەرەبالغا لە چارشەمانە تا شەموان زۆر قەرەباڵغا یەکشەمە ئەدی جومان جومان هەر زۆر قەرەباڵغا مەسەلەن لە چارشەمانە تا یەکشەمان قەڵەباڵغی هەیە دووشەم سێشەمە هۆتێلشتی لێیان هۆتێلشت خەریک ببینێتەوە هەموو شتێکی لێ جایزە لە چاو گەشتیارەکان دیش لە هەموو شوێنێک هەرزانترە یعنی نرخ و شیشان هەرزانترە نفسی کەبابە لێرە بەدازارە مقابلات دەگەدا سوبی دەگەدا کامل زەیتون و تورشی دەگەدا نەفەر بە شیش دووشیش بەدازارە دووشی بەدەی بەرێ وڵی هەرزانجە ماشەڵڵا شیشەکەشی گەورەیە دەستی بە بەرەکەتان سەلامەت بێخوا بەرەکەت بخاتە ڕستقی هەموو لایەک ئینشاڵڵا دەچم دادەنیشم چاوەڕێ کەبابە خۆشەکەی تو دەکەم دەباش دەستەکان خۆشبی چاوەکان خۆش بیتن یاخوا دەمەوێ کەبابەتی خۆش بخۆ کاک فرسەت دعوەتیمانە ئینشاڵڵا لە خزمەت داینا سەلامەت بێ گەلە مەمنونم بڕیان لەسەر خواردنەکان بدەن بزانم چۆن زۆر مەمنونم دەستەکان خۆش بیتن بێ هەموو لایەک ناخۆش ئەوە شتەکانیشم سەبر لە بۆ دێتن نانەکی نڕوانەی خۆش بخۆم دەستەکان خۆش بیتن یا ڕەبی سوپەچی خۆش هەتاها ئیشتیهامان ببتەوە ئەی دەستان خۆش بیتن قەبیلاتەکی جوان بێ هەموو لایەک ناخۆش لەگەڵ جەماعەت خواردنەکەمان تەواو کرد بەڕاستی زۆر بەتام بووم زۆر مەها میوانداریان کردین دەستەکانیان خۆش بیتن پێم خۆشە بچمە لای شێفەکە سوپاسی بکەم ئێوەش لەگەڵم وەرن زۆر سوپاس لە بۆ خواردنگەی زێڕینە خواردنێکی زۆر جوانیان لە بۆم ئامادە کرد زۆر بە جوانی میوان بەڕێ دەکەن زۆر بەگەرم گوڕی بە خێراتنی گەشتیاریەکان دەکات لەولاوە با بچمە لای و سوپاسی بکەم کاک فرسەت دەستەکان خۆش بیتن زۆر سوپاسان دەکەم لە بۆ میوانداریە جوانە زۆر بەخێر بێن عافێتان بێ ماڵی خۆتانە گازنی خۆتانە هەر کاتێک بێنمە لە خزمەتدان بەڕاستی خواردنگەی زێڕینە ناوەخی بەخۆیە زۆر بەخێر خواردنەکانیشتان زۆر بەتام بووە هەنی مجاملەی نایە ڕاتان لێبووە بەجددی زۆر ڕام لێبووە زۆر بەخێر بێن سپاس دەکەین سەیدیار سەلامی هەبوو بەخۆی مەوجود نەبوو پێڕاگاندم سلام زۆر بەخێر بێن عافێتان بێ بەخێر بێن سەرچاوە دووبارە سپاس مەمنون دەستەکان خۆش بیتن ئینجا خۆشەویستان هەر وەکو بینیتان ئێرە بێخاڵ بوو ئێستا نیوەڕۆیە بەڵام کەش هەواکەی ئەوەندە فێنک و خۆش یانی لە لای ئاوەکە بچێ لای ئاوەکە و
لاق و خۆتر کەیت دیسان سەرما دەبیتەوە بەڕاستی زۆر فێنکە جا سەبر هەروە گەشتیاری زیاتر ڕووی تێدەکا و قەرەبارغا لەو لایەوە هەندێک شتی زۆر جوانم بینی ها میوەی فرێشیان دانایە و ئامادەکرایە گەشتیان لۆ خۆی قاپەکی ببا و لە دیار ئەو ئاوە جوانە بیخواتن. خۆشەویستان هات بە کۆتایی پرۆگرامی ئەم جاری تامی سەرڕێگای وادارم پرۆگرامەکەتان بەدڵ ببێت تا پرۆگرامی دیکە خواتان لەگەڵ.